ئەرێوە کاکە یەکێتی ئەو ناڕەنە ڕۆشتەی چییە لە پەرلەمانە و دانیشتووە مەشغەڵانی شۆڕشی نازانم چی و ئالەم بابەتانە کۆرە بابەجیان ئێوە هەموو شتێکتان دۆڕانووە ئێوە بەڕاستی تەقلەتان پێ لێ دراوە ئێوە و ئێوە لەواقعا کۆتاییتان پێ هاتووە سیاست ئابۆ شکڵە ناکرێ پارتی توانی کڵاوتان لەسەرکا لە بەرەوەی ئێوە نازان سیاست بکەن باوکی کارە بڕا قەدەمەکە پێگەن کاکە ماڵی یەکێتی بۆ خۆی پارچە پارچە کردووە گروپی کردووە پاڤڵ بەجیا قوبات بەجیا شاناز ئەوان بەجیا لاهوری شادنجیوان بەجیا فڵانوسی سارەکان ئەژی ئەمین و ئەوان بەجیا هەموو ئەمە پارچە پارچە دوای ئەوەیش چەند مانگێکە ئێوە خۆتان داگرتووە وەڵا بەشداری ناکەین لە ئەنجومەنی وەزیرانە ئەوە بوو بنەماڵەی بازانی زۆر ئاقلانە تیمەکەی قوبادیان بردەوە بۆ ئەنجومەنی وەزیران قوبادیان برد بۆ سەر ئۆمۆنمنتەکەی مەلا مستەفا ئەمڕۆژ ئیشی خۆیان کرد ئیتر ئەم تەنەکە بەیان و خۆ بەیانە لە پەرلەمانە نایخوا هەر ئەمڕۆ ئێوە کە لە پەرلەمانە ئەو قێڕەقیڕەکەن قوبات تاڵەبانی خۆی لە ئەنجومەنی وەزیران کۆبووتەوە لەسەر کۆمەڵی مەوازە خەریکی ڕێکوتن و ڕێکوتنکاریە لەبەرەوە ئەو شتانە نایخوا ڕاستیەکەی ئەمە بانێکە و دووهەوا نییە و بەواقع ئێوە بە هیچ جۆرە خەڵکتان پێ گەمژە ناکرێ ناتوان ئەو خەڵکە بەڕاستی گەمژەکەن و ناحاڵیکەن ئیشەکانتان زۆر قۆڕە جەماعەتی یەکێتی هەتی ئێوە نییە هەتا ئێوە ئەمێکێتی هەتا ئەخلاقی کۆمەڵاتیشی نەماوە عەزیزان ئێستا بیرم لە چێ کردەوە تۆ سەری وەسا حەسەن کەم ئەو وەسا حەسەنە نزیکەی 25 ساڵە بەس پیاوە کوژە بۆ یەکێتی بۆ ماڵ تاڵەبانی و بۆ هێرە و بۆ شاناز و بۆ چۆ ئەلەم بابەتانە لەکەیەوە وەسا حەسەن لەو خەسەخانەی فاروقی مەلا مستەفا کەوتووە یەک کەس نەچۆ بەلایە عەزیزانی ئارام ئەحمەد جاسەران یەکێتی هەمووتان بزانن هەمووتان ئایندەن وەسا حەسەنە بۆ ئاگاداریتان ئەو وەسا حەسەنە کە لەو خەسەخانەیە کەوتووە لەو کاتەوە ئەبینی سەران یەکێتی کێچێ بەلا وەسا حەسەنە بڵێ لە کاکە تۆ ماوی ئەرێ نەماوە ئەرە چی بەسەرهاتەوە کابرایە کۆرە بابێ ئێوە حیزب نین کاکە ئێوە کۆمەڵی خەڵکی لاتولوتن و چی و ئالەم بابەتانە ئێنا بەڕاستی شتێکی تر نین کاکە حەیە عەلە سەڵا ئێوە لە بەرامبەر پارتیا پێتان ناکرێ ئەگەر نەسیحەتی ئارام ئەحمەد گوێ کە من دژی بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بازانی و پارتی وێشێتیم ئەگەر ئەمە نەسیحەتتانەکەم ها وەکو پیاوێکی دنیادیدە پیاوێکی ئاقڵ هەموو سەرانی یەکێتی کۆن و تازە کۆ ببنەوە ئەمە ئێستا خوێنمەوە کە ئەژی ئەمینیش ئەمە دانیشتنی هەیە لە سلێمانی لەگەڵ هینە لەگەڵ پاڤڵ و قوبادە دانیشتنی هەیە ئەمڕۆیە بۆ سلێمانی ئێستا خوێنمەوە هەواڵەکە ئەمە ئەژی ئەمینە ئەمە لاوری شەفتەنگین ئەمە چەتۆت ئەرێ بۆ وای لێکاکە توش بۆسە بەسەر سیارە و ماڵی ئاوا بێ یاخوا توخواوە حاڵەکەکە بۆسە با چوار قسەکەین خۆ دنیا ناگۆڕێکەکە هەموو ئەمانە بەیەکەوە بڕۆن کۆ ببنەوە یەکگرتوو بن تەن بەم خاڵە ئەتوانن تا حەدێک بەرامبەر پارتی ڕابوەسن بەڵام ئابەم حاڵی ئێستا ئێوە هەمووتان دژی یەکترینن ئەمێشێتیە هەمووی چقۆلێ گەسوێ متمانتان بە یەکتری نەماوە هەمووی پەلاماری ژن و ماڵ و مناڵی یەکتر ئەدەن باشە خەریکی دزی و جەدەین خەریکی قاچاقچێتی و بازرگانین با وەڵڵا ئێوە لە حیزب دەرچوون کاکە بوون بە باندێکی مافیایی کۆمپانیایی دز و جەردە و ئالەم بابەتانە کاکە بنەماڵەی بازانی بە هەمووتان ڕابێنێکە هەمووتان کرۆ بە قەشمەر چاوە ڕاستەکەی من بەخوا وەکو مەیمون هەڵتانە پەڕێنێ ئەتان خەوێنێ هەموو شتێکتان لێکە کاکە لەبەر ئەوە لە پەرلەمانیشە ئەمڕۆ ئەو فڕۆفیشاڵە نایخوا لە حەقیقەتە یەکدانە لەوێ دانیشن هەمووتان سەرچۆپی بگرن زلمەزلێ بکەن بەڕاستی نایخوات تەواو تۆ 6 مانگە نەچتە ناو ئەنجومەنی وەزیرانەوە ڕۆیشتەوە ئەنجومەنەکە خۆ تازە ناکشیتەوە چیەکەیت ئەمڕۆ ڕێکەوتنی کردووە سەر لە نوێ لەسەر گۆڕەکەی بازانی ئەوانە خەریکی یادداشتەکانی ئەنووسیتەوە کاکەجیان لەبەرەوە ئەمە ئەخلاقی ئەوە یەکێتیەکان بۆیە من نەسیحەتانەکەم ڕێگا چارە هەر ئەوەیە کە ئەم یەکێتی هەتانە یەکگرتوو بن بۆ خۆتان هاگینا بەزەری هەمومانەکەی ئەوە یەکگرتوو بن بەڕاستی بەڵام لە بەرامبەر پارتیا بتوان ئەوە بن یەکگرتوو بەڵام کێشەی ئێمەش ئەوەیە کە ئێوە لە نۆکراتی بۆ بنەماڵی بازانی ناکەون ئەمە یەکەم دووهەمیش کار و کردەوە و عەقڵێتی ئێوە لەگەڵ پارتیا هیچ جیاوازیەکی نییە باوکم بە ئەڵڵا پارتی لە زۆر شتا لە ئێوە شەریفترە ئیتەوەی بۆچیە خۆ ڕووی بابی پارتی ڕەش بێت بەڵام بەخوا لە زۆر شتا لە ئێوە شەریفترە با بە سیاسەتە کا پارتی کاکە پارتی سیاست دەکا کاکەجیان پارتی
بڕۆ ناو حیزبەکەی ئایسا ئەو هینە ئەو ناوی چییە پاڤڵ یەک دانە دەڕۆژە ئەم پاڤڵە ئەپارێتەوە بەس بۆ ئەوەی نێچیرەوان یا مەسوول یا مەسعود تەلەفۆنیشی بۆ بکەن یا لەگەڵی دانیشن بەڵام تویان نامەوێت ببینین بە هیچ جۆرە قسەی لەگەڵا بکەین خەریکی واستەکاریە بەس بۆ ئەوەی مەسوول تەلەفۆنیشی بۆ بکە یا نێچیر بۆ بکە یا مەسعود بازرگانی بۆ بکە یا ئەم بۆیان کە ئەوان جوابی بنەوە بەڵام جوابی نایەنەوە باشە ئەمە حاڵەکەی ئێوەیە جەماعەتی یەکێتی لەبەرەوە ئەوەی کە لە پەرلەمانە ئەمڕۆ ڕوویا هیچ نییە لە یاریشی مناڵانە زیاتر کە قورسایی بەقەدەر چڵە پوشێک بەڕاستی قورسایی نییە پارتی ئەمڕۆ ئیشی خۆی کرد بە 58 دەنگ تێیپەڕان تەرتیبی بێتەوە بخوات تەنەکە لێ هەر هاوقۆقا مەشغەڵان و مەشغەڵانیشی کاکە مەشغەڵانی دزی مەشغەڵانی جەردەیی باوکم بە شەرەفم لەوێ کێتیان ڕسواتر لە کوردستان نانیە تەواو لەبەرەوە بەجێ ئارام ئەحمەدکەن وەکو نەیارێکی سیاسی خۆتان پێتان ئەڵێم ڕێگەیشتان پیشانێن باشترین شت بۆ ئێوە یەکگرتنە سەگداتی کۆنتان تازەتان لاهورتان ئەژی ئەمینتان چەتۆ ساڵحەکانتان فڵانە فیسارەکانتان هەمووتان دابنیشن کۆ ببنەوە یەکگرتوو بن ئەتوان هەنگایە بنێن جا ئەگەر واجی لە دزی و جەردەیی و پیاو کوشتن و تەعدا و ئەمانش بێنن ئەوە خێر عەلا خێر بەڕاستی ئەتوان شتێ بە شتێ بکەن ئەگەر نا بەخوا کۆتایتان پێهاتوە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو ڕسوابوون ئەڕۆن و هیچیشان پێ ناکرێت بەرامبەر پارتی بنەماڵەی بازرگانی بابە عاقڵ بن عاقڵ برایم ئەحمەد دۆڕاندی بە مەلا مستەفا و بە بنەماڵەی بازرگانی جەلال تاڵەبانی دۆڕاندی بەرامبەر بە بنەماڵەی بازرگانی کورە کاکە نەوشوە مستەفا دۆڕاندی بەرامبەر بە بنەماڵەی بازرگانی سێ جار چوو بۆ لای مەسعود بازرگانی تەوقەی لەگەڵا کرد دوایی مەسعود بازرگانی گۆڵێکی لێ کرد و پەرلەمانەکەی داخست و ئیسی دەرکرد و هەموو ئەم لە بابەتانە ئەمانە کە ئێوەی قوباد و پاڤڵ ناگەنە سەرەنی نۆچێکی نەوشوە مستەفا و جەلال تاڵەبانی و برای مەحموود چۆ ئەوانە ئەوان دۆڕان بە بنەماڵەی بازرگانی ئێستا قوباد ئەیباتەوە لە بنەماڵەی بازرگانی بەم ئەقڵەوە پاڤڵ ئەیباتەوە ها ئەو نەبی ئەقڵە ئەو پاڤڵە کابرایەکیان داناوە لە بازای دۆلارەکە تەلەفۆنی بووەکە على ئەساس کێشە هەیە و باندی مافیایە ئەها هی مافیاییە ئەوە عایدی خۆمەوە عایدی خۆمە یعنی ها منیش مافیام ئەوکەی عەقڵی سیاسیە کاکە ئەوە کەی عەقڵی حیزبە چاوە ڕاستەکەی تەواو بوون ئێوە کاکە سیاست ئاوا ناکرێت باقیشی نایە دانیشتون لە پەرلەمانە خەریکی تەنەکە لیانن بەخوا ئەونت قورسایی چڵەپوشی قیمەتی نیە ئەوە باشە ڕاستی بزان ئەوە پاڵزەیەک مەبوو لە ئیشەکە هەر بیستم ئاوە تۆزە قسەتان بۆ بکەم و ئیتر شتێکی ئەو تۆم نەماوە بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە حقایقی ئەمەیە و بەڕاستی هەموو ئەم حیزبانە بەرامبەر بە بنەماڵەی بازرگانی دۆڕاندویانە بۆ لە لایڤی پێشوا باس لەبەروی ئەمانش هەر لە بنەماڵەی بازرگانی ئەچن بە بچووکی ئەمە کێشەکەی ئێتی پێویست بەوە ناکە دابنیشن خەریکی فڕۆفیشا بن لە پەرلەمانە و ئەوەکەن بابە ئێوە دوو چەند مانگ بن لە ئێستا یەکێتی ئێوە خۆتان تەمەنی پەرلەمانتان درێژکردەوە بە واژەی خۆتان ئەی هاوار تۆ ئێوە چۆن خۆڵەکە نەچاوی خەڵک کاکە بە واژەی خۆتان تەمەنی حکوومەتەکەی مەسوول بازرگانیتان درێژ کردەوە تەمەنی پەرلەمانتان درێژ کردەوە ڕێکەوتنتان لەگەڵا کردن هەمووتان واژۆ کرد ئێستا تەنەکەی چی لێ ئێنێەوە کاکە بۆچی بۆ مەسەلەی کۆمیسیۆن و ئەلەم بابەتانە باوکم بە ئەڵڵا بەم ئەقڵەوە هەڵبژاردنکە دۆڕێنێەوە تەواو بەگوێ ئارام ئەحمەدکەن بیکەن نایشیکەن بشیرەی خۆتانە کاکیشان هەرەوەڵا خواتان لەگەڵ خۆشەویستە بەخێرچن